بەڵێ هەر لەسەر پەیامەکەی سەرۆک بارزانی بۆ ئەوی کە گفتوگۆی زیاتری بکەین ژبان هەندێک لایانی سیاسی چاودێران بەشێک لە هاوڵاتیانەوەی جۆمان لێبوو ڕای خۆیان وتووە هێز و لایەنە سیاسەکان ڕای فەرمی خۆیان وتووە بەلامانەوە گرنگە بزانین بزوتنەوەی ئیسلامی تێبینی یاخود قسەی دیدگای ئەوان چییە لەسەر پەیامەکەی سەرۆک بارزانی پێشنیاری ئەوان چیە بە دیاریکراوی بۆ یەکێتی و پارتی دەچینە لای بەڕێز عەتا شێخ لەتیف ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان دەبن بەڕێز عەتا شەوتان باش گەلێک سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان بە گرنگی دەزانین بزانین دیدگای بزوتنەوەی ئیسلامی بۆ پەیامەکەی سەرۆک بارزانی چییە ئێوە چۆن دەڕوانە ئەو پەیامە ئاشتەواییە بۆ هێز و لایەنە سیاسیەکان شەو باش ئەم کاتتان باش مەناوی خی بەخشندا دیارە مەوزوعی ئەم پەیامێکی زۆر گرنگ بوو لەم کاتێدا چکم بەڕاستی فترەیەکی زۆرە ناوماڵی کورد تووشی پەرتەوازەیەک بۆ تووشی شەڵەژاوێک بۆ بۆی ئەوەی کەوا لایەنە سیاسیەکان لە یەکتری دوور بوون و بە تایبەتی تر نێوان بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە هەردووکیان دوو لایەنی سەرەکی پێکەنەری حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە بەڕاستی ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی ئەم پەیامە لەم کاتە هەستیارە بە کارێکی زۆر باشی ئەزانین و جێگای دەستخۆشیە و ئەبێتە ئەوەی کەوا جارێکی تر گۆڕوتینێکی تر بە پرۆسی سیاسی لە هەرێم بدرێتەوە ئێمە وەکو کوردستان خۆتان نەزانن لە بەردەم کۆمەڵە کێشە و ئاریشەدان مەوزوعی بودجەی هەرێمی کوردستان لە عێراق کە ئەمە پێویستی بە تیمی یەکدەستی و یەکپارچەیی هەیە مەوزوعی ناوخۆ مەوزوعی کۆمیسیۆن مەوزوعی هەڵبژارنەکان کە هەموو دۆست و لە دۆستەکانمان لە دەرەوە لە ناوە داوامان لەکەن کەوابێ هەڵبژاردن بکرێت ئەگەر بێت و بەم یەک ڕیزی و بەم تەباییە نەبێت دیارە ئەم هەڵبژارنانەش دوا ئەکەوێت و ئەوەندەی تر ئەبینە جێگای ڕەخنەی خەڵکانێکی دۆست لێمان وەکو بزوتنەوەی ئیسلامیش دیارە ئێمە هەر لە سەرەتاوە دەستخۆشیمان کردووە ئەمڕۆژ مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کۆ بۆ یەکێک لە تەوەرەکانەوە بوو کەوا ئێمە بەنامەیەکە ڕەسمیش جوابمان داوەتەوە و دەستخۆشیشمان لێ کردەوە و بەکارێکی زۆر باشی ئەزانین کە ئینشاءڵڵا هیوادارین لایەنەکانی تریش بێنە سەرخەدەوە بە تایبەتی تر وەکو باسم کرد نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە ئەوەی کە ئەشبینین هەر لە دوێنێەوە مبادرەکانی دەرکەوتووە کە ئەمە بەڕاستی جێگای دڵخۆشیە ئەمە بێتە خۆی ئەوەی کەەوە هاونیشتیمانیان هاوڵاتیان دڵخۆش بن بازار ببوژێتەوە خەڵک بە ئاسوودەتر بژی بۆیە بەڕاستی ئەمە لەم کاتەدا ئەم پەیامە بە پەیامێکی گرنگ ئەزانین و جێگای دەستخۆشیشە وەکو باسیشم کرد ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی بە شێوەیە ڕسمی هەر ئەمڕۆ بەنامەی ڕسمی جوابی ئەو دەست پێشخەرێماداوتە ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی ئامادەین بۆ هەر شتێکەوە پەیوەندی بە ئێمە و هەبێ و ئێمە بەشێک بین لەو چارەسەرانە ڕەنگە گەلک جۆرە پرسگرێک و ئاڵۆزیت نێڤبینە ئۆلیەن سیاسی دەبن یان بە شێوازێکی تر بڵێم یعنی ئاساییە ڕاوبوچوونی لایەنە سیاسەکان لەسەر بابەتە جیاوازەکان لێک جیاواز بن بەڵام چەند گرنگ و پێویستە کورد بەگشتی مەرجعێکی هەبی لە کاتی خۆشی و ناخۆشیدا بگەڕێنەوە لای ئەو کەسە کە مەرجع بێ بۆ هەموو لایەک بەبێ جیاوازی و هەتا چ ڕادەیەکیش سەرۆک بارزانی ڕۆلی بەباشی جێڕاوە لە کاتی پێویستدا ئیتر لایەنەکان لێک نزیک بکرێن وەکو مەرجعێک سیر بکرێت بەڵێ وەکو جەناب ناوەش کاری سیاسی کارێکی ئاسایی ئەگەر بۆچوونی جیاواز هەبێ بەڵام ئەم بابەتە بابەتێکی نیشتیمانیە بابەتێکی هەستیارە پەیوەندی بە داهاتووی گەلێکەوە هەیە لەبەرەوە بەڕاستی ئەمە کارێکی زۆر زەرورە من داوا ئەکەین ئەمە داواکەین لە هەموو لایەنە سیاسیەکان بەو پەڕی ڕەحابەتی سەدرەوە بێن بەراوبەر ئەم دەست پێشخەریەوە بتوانین جارێکی تر ناوماڵی کورد یەکخێنەوە و هەروەها بتوانین لە بەردەم دۆست و دوژمنانمانە یەکدەست بین و یەک پارچە بین کە ئەمە بەڕاستی مەرجعیەت بۆ میلەتی کورد یەکێکە لەو زەروریەتانی کەوا ئێمە زۆر ئەمڕۆ پێویستمان پێوێتی شکومەکو باسم کرد ئێمە کۆمەڵێک گرفتمان هەیە بە تایبەتی لەگەڵ هەم لەگەڵ بەغدا و هەم لەگەڵ وڵاتانی دەوروبەریشە لەبەرەوە بەڕاستی ئێمە بە کارێکی زەڕوی ئەزانین و جێگای دەستخۆشی و بەرز نرخاندنیشە بەڕاستی بەڕێز عەتا باسی هەندێک ئاریشە و ئاڵنگاریت کرد کە لە ناوچەکەدا هەیە بۆیە پێویستە هێزە سیاسیەکان یەکگرتو بوون لە ناو یەکدیدا بۆ نمونەیەکێک لەو پرسانە پرسی هەڵبژاردنە دیدگای ئێوە یاخود هەڵوێستی فەرمی بزوتنەوە لەسەر پرسی هەڵبژاردن چییە تا چەند گرنگە ئەم ساڵ هەڵبژاردن بەڕێوە بچێت
زۆر گرنگە چکم بەڕاستی هەر خۆی ئەم درێژکردنەوەیش بۆ ماوەی ئەو ساڵە خۆی لە خۆیان نیگەرانێکی زۆری لێکەوتەوە هەم لە ناو خۆم هەم لە دەرەوە دۆستەکانمان بەڕاستی ضرورە زۆر پێویستە کەوا هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ هیچی تر دوا نەخرێ بۆ ئەوی کەوا هەرێمەکەمان ئیتر ئەوەندەی تر نەکەوێتە ژێر پرسیارەوە لەبەرەوە وەکو ئاماژەشم پێدا ئەگەر بێت و ناوماڵی کوردیەک نەبێت بەڕاستی هەڵبژاردنیش لە جەوێکی تەوەتور و ناسەقامگیرە هەڵبژاردنی ناچێت بەڕێ لەبەرەوە زۆر ضرورە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ و ئێمە هەمیشە داکۆکیمان لەوە کردێتەوە داکۆکیشی لێکێنەوە کە ئێستا پێویستە و هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت و خەڵکیش بە ئازادانە بڕۆن دەنگی خۆیان بدەن و چیان پێ باشە بتوانە خزمەتیان بکە ئەو کەسانە هەڵبژێرنکەوە بتوانن زیاتر خزمەتیان بکە بەڕاستی کارێکی زۆر ضرورە بە گرنگی ئەزانی ئەف یەکبینە ئەگەر چێ بێت دەست پێکردنە و جڤێژی تایبەتیژی سبەژی دێ تیمایەکەتیەتنەوە جوۆتە وەزیراندا تایبەتیژی بەشداری جڤینان بن حتا چ ڕادە کاریگەری سەر هێزاش دەرڤەژ هەیە وڵاتێن دەرڤەچەوە یعنی کاریگەری تایبەتیژی سەروانە چێت بەوەکی بینن هێزên کوردستانی یەک دەنگن هێزەوانە یەکە دەنگی وانە یەکە بەڵێ هیچ گومانی تێدا نییە وەکو سەرتاش ئاماژەیەکی ترم پێکردکەوە هەر مبادەرەکەی ئەم دەست پێشخەریە ئەوە دەرکەوتووە کە ئەمە جێگای دڵخۆشی ترێک ئێستا لە هەواڵەکان بیسمانکەوە تیمی یەکێتی سپێن ئەگەڕێنەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران ئەمە خۆی لە خۆیان دڵخۆشیێکی ترە ئارامیەکی ترە کە بەوەی کەوا بتوانن مەسەلەن ئەو تەوەتوراتی کە لە فترەیەکی زەمەنی ڕابردووە بەڕاستی گەیشتو بۆ ئەو پەڕی لوتکە کە کاتێکی زۆر ناخۆش بۆ خەڵکانێک لە دۆست و دوژمنەکانمان باڵا بە گۆران بە باڵاوت و ناحەزەکانی دۆستەکانیشمان پێی دڵگران بوون ئەمە ئەتوانین بڵێن ئەم پەیامە ئەم دەست پێشخەریە ئەم گەڕانەوەی تیمی یەکێتی بۆ ناو حکوومەت بەڕاستی کارێکی ضرورە کارێکی پێویستە پەیوەندی بە ژیان و گوزەرانی ژیانی هاوڵاتیانەوە هەیە پەیوەندی بە دواکەوتنی موچەوە هەیە پەیوەندی بە بازاڕەوە هەیە هەمووی وەکو کۆمەڵێک خاڵوان بەستراون بەیەکەوە لەبەرەوەی ئەمە بە کارێکی چاکی ئەزانین و جێگای دەستخۆشیشە بەڕاستی بەڕێز عەتا ئەگەر بە چەند خاڵێکی کورت پێمان بڵێ لە دوای پەیامەکەی سەرۆک بارزانی و وەسبەینێ گەڕانەوەی تیمی یەکێتی بۆ نێوهۆڵی ئەنجومەنی وەزیران ئیدی دەبێ هەنگاوە کرداریەکانی دوای ئەوانە چی بێت؟ بەڵێ هەنگاوە کرداریەکان ئەوەیە یەکەمین خاڵەتوانین بڵێن کەوا ئەوان بگەڕێنەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران دووەم مەوزوعی موچە ئەوەی کەوا بە تایبەتی زۆر خەڵک بێتاقەتە خەڵک بێزارە بە تایبەتی ژیانی موچە خۆران موچە زۆر دواکەوتووە ئەمانە بێ هەمووی چارەسەر بکرێ و هەروەها تیمی هاوبەشیان هەبێ بۆ بەغا بە تایبەتی ئێستا کاتی مەوزوعی بودجەی عێراقە و حسەی هەرێمی کوردستان بەشی پشکی هەرێمی کوردستان لەو بودجەیە بە یەکتیم بڕۆن مفاوەزات بکەن بە یەکتیم بڕۆن و هەروەها لەگەڵ لایەنە سیاسەکانی تریشە پێم باشەوە داواشەکەین کەوا تیمی هاوبەشی یەکێتی و پارتی بڕۆن سەردانی لایەنەکانی تر بکەن و هەروەها بە هەمویان ئامادەسازیەکی باش بکەن بۆی کەوا ئاشتەواییەکی سەرتاسەری لە ناو ماڵی خەڵکی هەرێمی کوردستانە بێتە دی و هەروەها ئامادەسازیەکانی تریش بکرێ بۆ ئەوی کەوا بڵێن هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت ئەتوانین بڵێن ئەم چەند خاڵەوەکو نەخشە ڕێگایە وابێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەو دوو حیزبێک کە پێکەنەری حکوومەتن ئەرکەکە هەمووی ئەکەوێتە سەرشانی ئەوان ئەبێ بەڕاستی لە کۆمەڵێک داواکاری خۆیان تەنازول بکەن بۆ میلەتی خۆیان بۆ لایەنەکانی تر بۆ ئەوەی بتوان هەمووی بە یەک پارچەی بە یەکدەسی بچینە پرۆسی هەڵبژاردنەوە هەڵبژاردنێکی پاک و خاوێن و نەزیح ئەنجام بدەین ئەمە ئەم خاڵا گرنگانن کەوا پێویستە بە قەنەعەتی ئەمە بەکەوێتە سەرشانی یەکێتی و پارتیکەوە ئەنجامی بدەن لە ئەم هەفتەیە و لە چەند ڕۆژانی داهاتوودا جارێ هەم لە بۆ هەڵبژاردن هەم بە گشتیش ڕەنگە پێشووتریش باسکرابی هێزە ئیسلامیە کوردیەکان نزیک بوونەوەیەکیان هەبی ئیتفاقێکیان هەبی بۆ لەمە و دوا شتێکی واتان دەبی هێزە ئیسلامیەکان ئێوە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی لەگەڵ کۆماڵ لكل حادث حدث ئەو سامەش دیارە کە کاتی هەڵبژاردن دیاری کرا کاتێکەوە موعیدەکە دیاری کرا کاتی لیست و لیستکاریەکان هاتە پێشەوە چێ لەگەڵ چیان نزیک بوو ئێمە سانسۆرمان لەگەڵ هیچ لایەنێک نییە لەسەر هیچ لایەنێک نییە بە تایبەتی ئەگەر لایەنێکی ئیسلامی بێ ئەو ساتوانین بڵێن بڕیاری خۆمانی لە بەراودێن و لەگەڵ ئەو لایەنی کەوا چەند دێتە پێشەوە لەگەڵمانە ئێمە هیچ گرفتێک و هیچ
بڵێن سانسۆرێکمان لەسەر بابەتە نیە بەڕاست. ڕێز عەتا شێخ لەتیف ئەندامێ مەکتەبە سیاسیە تەفگەڕە ئیسلامیش سلێمانیان دیالمەدا بوون گەلەک سوپاس بووە.